شەڕی نێوان ئارین مەسرور بارزانی ئیدریس نێچیروان بارزانی زۆر تشنێکی دوای ئەوە هەریەکەیان ئەمپراتۆریەتەشانە سەر قوتی ئەو خەڵکەی لە خۆیان دروست کردە لە ڕێی باوک و باپیرەکانیانەوە چۆن تێڤێ بەرامبەر تێڤێ زانکۆ بەرامبەر زانکۆ ڕێکخراو بەرامبەر ڕێکخراو دیداری ناو خەڵک بەرامبەر دیدار ئێستاکە شەڕ گەیشتە ئاستی زبڵخانەکان چۆن 2 هەفتە لەمەوبەر ڕێکخراوی کوردستان فاوەندە شەڵ ڕێکخراوە چی ئەوەیە ئارین مەسرور بارزانیە ئەچێت بەرامبەر ماڵی نێچیروان بارزانی گۆڕۆپانی پێشمەرگە هەیە کە دەڵێن لە دوای ئەو گۆڕۆپانی پێشمەرگە سەوزایەکەیە لەو سەوزایە 40-50 ئەوەی زبڵخانەیان دانایە بە مۆری کوردستان فاوەندەشین وەڵا برا 2-4 ڕۆژەی هەواڵ دەگاتە مەکتەبی ئاری ئەوەی ئیدریس نێچیروان بارزانی بابەوە هاتە ناو ئەوە سنووری جوگرافی ئێمە لە بەرامبەر ماڵ مۆری لێدا لەسەر زبڵخانەکان کوردستان فاوەندەشین ڕێکخراوی ڕوانگە دەبی هەڵوێستی هەبی نیوەی شوێ پێوە دەبن 50 ئەوەی زبڵخانەکان فرێ دەدەن بەڕێزە من دەمەوێت یەک خاڵ بڵێم ڕاستە ئەوانە ئەریکە و ئیمپراتۆریەتەشیان دروست کردیە بەس دیتان ماهیر 30 ساڵ ئەو کادیرە جەماوەریە خۆشەویستە لە ناو خەڵک چۆن بە 5 دقەی مێژووی نارم سفر بۆ بەس یعنی پۆینگەکی زۆری لەسەدا بەسی 2 ماڵی بارزانی وە سوڵتە بزانە چ لە ئینسان دەکە لەو لای هەمە و براکەی لەو لای پاڤل و لاهور و ئەوە لەو لای ئارین و مەسرور و نێچیروان و ئیدریس سوڵتە چەند پیسە پارە و پۆست چەند پیسە لە هەمووی خۆشتر مەسعود بارزان داوای کرێزی گەلی کوردەکە کورە براکەم کوڕی خوشکست و کوڕی برات و ئەو کوڕە خاڵ و کوڕە مامە ئامۆزایی سەکرێ ورکە و ئەوجە داوای یەک ڕزیک